جارێکی تر پاریس دەبێتە ئامانجی هێرشی چەکداری و زیاتر لە 100 کەس دەکوژن. هاوشێوەی هێرشەکانی سەرگۆڤاری چارلی ئەبدۆ لە سەرەتای ئەم ساڵدا هێرشەکانی ئەم شەویش هاوڵاتیانی مەدەنیان کردە ئامانج. ژمارە و جۆری هێرشەکان پاریس و فەرەنسا بە سەرێکێک لە غەمبارترین ڕۆژەکانیدا بەخەبەر دێننەوە. Des attaques terroristes d'une ampleur sans précédent لەگەڵ ڕوودانی هێرشەکاندا فرانسوا ئۆڵاندی سەرۆکی فەرەنسا باری ئاسایی ڕاگەیاند و سەرجەم سوورەکانی داخست. لە هەمان کاتدا سەرۆکی وڵاتان پەیامی پشتگیری و دڵگرانی خۆیان ڕاگەیاند. بەپێی دوا زانیاریەکان سێ هێرشی جیاجیا ئەنجام دراون، یەکێکیان لە چێشتخانەیەکی ناوەڕاستی پاریس و ئەوی تریان تەقینەوەیەک لە یاریگایەکی دووگۆڵی و سێمیشیان کە قورسترینیانە بە بارمتەکردنی دەیان کەس هەوڵێکی کۆنسەردا. سەرحارس NRT